بەسەرەتایەکو ڕێکخراوی CPT سەبارەت بەو هێرشەی دوێنێ لە زاخۆ ئەنجامدرا ژمارەیەک هاوڵاتی بوونە قوربانی زیاد لە 20 هاوڵاتی بریندار بوون و 9 هاوڵاتی دیکەش ژیانیان نەدەستدا. ئەو هێرشە بۆچی ئەنجامدرا؟ خۆی لە ڕاستیدا تورکیا لە مانگی 12 2007ەوە دەستی کردەوە بە دروستکردنی بنکە و بارگای سەربازی بە درێژایی سنووری خاکی بە درێژایی سنووری نێوان عێراق تورکیا هەر لە کێلەشینەوە تاوەکو دەگاتە پەرەخێ و بهێرە لە زاخۆ 64 بنکە و بارگای سەربازی دروست کردووە. لە ساڵی 2020 لە مانگی 6دا لە ئۆپەراسیۆنی چنگی پڵنگ و ئۆپەراسیۆنی چنگی هەڵۆدا لە چوارچەوەی ئەو ئۆپەراسیۆنانەدا دوو بارگای سەربازی لە دەرەوەی گوندی پەرەخێ دروست کرد لە پشتی پەرەخێ بە ناوەکانی گرێکوخێ و چیای خامتیر. دوێنێ هێرشەکەی دوێنێ لە چیای خامتیرەوە ئەنجام دراوە تۆپبارانەکە ڕاستەوخۆ گوندی پەرەخێ بە ئامانجگیراوە. خۆی تورکیا لەو منتێقەیە دەیەوێت ژیانی گوندنشینی نەمێنێت، گوندنشینەکان هەموو گوندەکان چۆڵ بکەن بۆ ئەوەی بەفەر زۆن دروست بکرێەوەی کە تورکیا پێی دەڵێ ناوچەی ئارام بۆی بتوانێت لە گوندەکانەوە شەڕ بکاوە، شەڕەکەی خۆی بێنێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە بە قوڵای 35 کیلۆمەتر بۆ 40 کیلۆمەتر شەڕەکە بێنێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە. تورکیا ئەمە یەکەم جار نییە فشار لەسەر دانیشتوانی گوندی پەرەخێ دروست دەکات بۆی گوندەکان چۆڵ بکەن. 2021 ساڵی پار سەربازانی تورکیا هاتنە خوارەوە لە چیای خامتیر و گرێکوخێ قسەیان لەگەڵ خەڵکدا کرد، لە دەرگای خەڵکیاندا داوایان لێکردن گوندەکانیان چۆڵ بکەن. لە کۆی 11 گوندی ئەو ناوچەیە تەنها گوندی پەرەخێ ماوە. دانیشتوانی ئەو گوندانە بەرگریەکی ناتوند و تیژیانە بەڕێوە دەبن، دەیانەوە گوندەکان چۆڵ نەکەن. ئێمە لە 7 حوزەیرانی مانگی ڕابردوو ئێمە چوین لەگەڵ دانیشتوانی بەشێک لە دانیشتوانی گوندی پەرەخێ دانیشتین، قسەمان لەگەڵیاندا کرد. تەنانەت 2 بریندار هەبوون لە یەکێک لە هێرشەکانی 15 حوزەیراندا بە برینداری ژاوان نایاندەویست گوندەکان چۆڵ بکەن، دانیویست بڕۆنەوە بۆ گوندەکان چکە پێیان وایە تورکیا هەر گوندێک داگیر بکە بەجێی ناهێڵێت. کاکەمەران لە دوێنێەوە دۆخی دانیشتوانی ئەو گوندە چۆنە لە کاتێکە ئەو هێرشە ئەنجام دراوە؟ ئایا دانیشتوانی ئەو گوندە لە گوندەکانە ماونەتەوە یان ئەمڕۆ گوندەکەیان چۆڵ کردووە؟ خۆی دانیشتوانی گوندی پەرەخێ لە دوێنەوە دەستیان کردەوە بە چۆڵکردنی گوندەکان، هەروەکو چۆن لە مانگی 5دا کە توتەقەڵ لە چەند چەماڵ بردومان کرا لە کۆی 10 خانەوادە، ئێستا تەنها 8 خانەوادە ماوە. هەر کاتێک کە ئۆپەراسیۆنێک بەڕێوە دەچێت بە گوندێک بە سەختی بریندار دەبێت خەڵکەکەی بەجێی دەهێڵن. بەڵام ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە لە گوندەکانی ئەو ناوچانە بەتایبەت لە ناوچەی بەرواری باڵاوە ناوچەی هەفتانین خەڵکی ئەو گوندانە نایانەوە گوندەکانیان چۆڵ بکەن، تەنانە دەگەر بۆ ماوەیەکی کاتیش چۆڵ بکەن دەگەڕێنەوە. بۆ ئێمە هیوادارین ژیانی گوندنشینی لەو منتیقانە کۆتایی پێنەهێت، تورکیان هیچی تر نێتە ناوەوە، چکە لە منتیقەی بۆ نمونە ئاڤاشین لە ناوچەی شیلاتزێ و دێرەلووک لە کۆی 82 گوند لە کۆی 92 گوند 82 گوند بە تاواتی داگیر کراوە، تەنها 10 گوند ماوەتەوە. ئەو 82 گوندە لە نەوەتەکانەوە یەک کەس ناتوانێت بچێتەوە بۆ منتیقەیە، هەر کەسێک دەچێتەوە بۆ ئەم ساڵ ڕووداوێک ڕوودیا لە سیدان یەکێک ویستی بچێتەوە بۆ گوندەکەی خۆی لایاندا و شەهیدیان کرد بەداخەوە. بۆیە ئێمە وەک ڕێکخراوی CPT ئەمریکی داوا دەکەین کە ئەو ئۆپەراسیۆنانە ڕابگیرن چیتر ژیانی گوندنشینان لەو منتیقانە نەکەوێتە ژێر مەترسیەوە. تورکیا چیتر تاوانی جەنگ ئەنجام نەدا، لەبەرەوەی ئەوەی دوێنێ تاوانی جەنگە بە ئاشکرا دیارە منداڵی 1 ساڵی تێدایە، ئینسانی بە تەمەنی 71 ساڵی تێدا 72 ساڵی تێدا. بۆیە ئەوە تاوانی جەنگە کە تورکیا ئەنجامی داوە بەپێی هەر هەموو ڕێکەوتنە نێودەوڵەتەکان پەیوەند بە مافی مرۆڤ. کاکەمەران تورکیا باز لەوە دەکات کە ئەم هێرشەی دوێنێ هیچ پەیوەندێکی بە تورکیاوە نییە و تورکیا ئەم کاری ئەنجام نەیەوە، پەکەکە تۆمەتبارەکە بەوەی کە پەکەکە ئەم کاری ئەنجام مابێت. خۆی ئەمە سەرسوڕمانی خۆمان دەرنابڕین بۆ بابەتە، لەبەرەوەی تورکیا تەنانەت 2020 لە کۆتایی 2020 هەکان کارەجای سەرکۆنسوڵەری تورکیا لە پرس کۆنفرانسێکدا ڕایگەیاند کە ئێمە تا ئێستا هیچ هاوڵاتیەکی مەدەنیمان بە ئامانج نەگرتووە. بەڵام ئێمە وەک ڕێکخراوی CPT ئامار، ناو، تەمەن، شوێن هەر هەموو ئەو خەڵکانەمان لاکەت ژمارەیان 138 هاوڵاتی مەدەنیە لە مانگی 8 2015ەوە شەهید کراون بۆی ئۆپەراسیۆنەکانی تورکیاوە، 204 هاوڵاتی مەدەنی بریندار بوون. ئەوەی دوێنێ هیچ بیانوێک هەڵناگرێەوە، هیچ مبەڕیرێک نییە بۆ بابەتە. تورکیا ناتوانێت کۆڵی لەو بابەتە بکات، لەبەرەوەی ئاراستەی تۆپبارانەکە لە چیای خامتیرەوە بووە لە پەرەخێ 4 جار تۆپبارانی ئەوەی کردووە و هەروەها وجودێتی پەکەکە لەو منتیقەیەدا نەماوە. لە ساڵی 2020ەوە لە مانگی 6ەوە پەکەکە لەوێ نەماوە، بەڵکو پەکە ئێستا گروپی جوڵاوی چەکداری هەیە کە جارجارە هێرش دەکەنە سەر بارگا سەربازیەکان، بەڵام تا ئێستانە گرێکوخێ نە خامتیر بە هیچ شێوازێک هێرشی سەربازی نەکراوەتە سەر لەلایەن
لەلایەن پەکەکەەوە و پەکەکە نە لە گوندەکەدا هەیە نە لە دەرەوەی گوندەکەدا هەیە بەڵکو پەکە لە نزدورێ ئێستا جموجۆڵەکانیان بۆ نزدورێ لە بینی هەفتانین و بەرواری باڵا گواستۆتەوە جموجۆڵی پەکە لەو منتیقانە بە تەواتی سنووردار کراوە. سەبارەت بە ئەمارەکان چیمان پێ دەڵێن ئەو ئەمارانی کە لای بەڕێستان هەیە لە ڕێی ڕێکخراوەکەی بەڕێستان سەبارەت بە کوژرا و برینداران کە بەهۆی هێرشەکانی تورکیاوە ئەنجام بدرێت بە درێژایی مێژووی بردومانەکان و ئۆپەراسیۆنەکانی تورکیا لە هەشتاکانەوە تاوەکو ئێستا یەکەمین جارە لە بردومانێکی تورکیادا ئەوەندە ڕێژەی قوربانی هەبێت بەداخەوە. ئامارەکانەوەمان پێ دەڵێن کە تورکیا چاوپۆشی ناکات لە جیاوازی ناکات لە نێوان خەڵکی مەدەنیدا خەڵکی چەکداردا هیچ جیاوازیەک نییە بۆ ئەوان بەڵکو ئامانجی ئەوان دروستکردنی ناوچەی ئارامە بە هەر نرخێک بێت لە هەرێمی کوردستاندا 138 وڵاتی مەدەنی کەم نییە. بەداخەوە حکوومەتی عێراقی ئێمە چەند جارێکیش مخاتەبەمان کردوون پەرلەمانتارەکان مخاتەبەمان کردووە نووسینگەی ئەنجومەنی وەزیران مخاتەبەمان کردووە ئەوان هیچ وەڵام و بەداراچوونێکیان بۆ بابەتانە نەبووە بەڵام لە ئێستادا کە نۆ هاوڵاتی عێراقی کە لە ناوچەکانی خوارد و ناوەڕاستی عێراقەوە دێن بۆ ئێرە بۆ گەشتیاری شەید دەکرێن تەواوی دام و دەستگا عێراقیەکان دەوڵەتیەکان لەسەرەوە بابەتە دێنە جواب بۆ ئێمە پێمان وایە خوێنی کورد و عەرەب هەر یەک خوێنە ئینسان هەر ئینسانە تەنانەت ئەم ساڵ کەسێکی دانیمارکیش لە کانی ماسێ هەر بەهۆی ئەو شەڕ و ناکۆکیانی نێوان پەکە و تورکیا گیانی لەدەستدا لەو ناوچەیەدا بۆ ئێمە پێمان وایە دەبێت هەر هەمووی نرخی ئینسان هەر یەک نرخە دەبێت وەکو یەک هەڵبسەنگێنرێ واگەر حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان سەروەری خاکی عێراق نەپارێزێ بە دڵنیاییەوە ئەوەی کە لە پەرەخی ڕوویدا هیچ دوور نییە بەیانی لە سلێمانی و لە ناوەڕاستی دووهۆک و لە هەولێر و تەنانەت لە بەغداددا ڕوودات. کاردانەوەکان تا چەند کاریگەریانە بێت؟ کاردانەوەکان کاردانەوەی گرنگن ئێمە بەڕێزەوە لەو کاردانەوانە دەڕوانین یەکەمین جارە ئەوەندە کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەرەوە بابەتە بێتە جواب بەڵام کۆمەڵگەی نێودەوڵەتی پێویستە ڕاشکاوانەتر لەسەرەوە بابەتە قسە بکات ناوی لایەنی هێرشکار بهێنێت و لێکۆڵینەوە بکات لەو بابەتەدا و ئیدانەکردن بە تەنیا بەز نییە لە ئێستادا هەر کەسێک لە ماڵی خۆیەوە لە فەیسبوکەوە دەتوانێت ئیدانەی ئەو بابەتە بکات بۆیە چاوەڕێی کاردانەوەی گەورەترین بەتابەت لەو حکوومەتانەی کە پشتیوانی تورکیا دەکەن هەر لە کەنەدا هەم لە ئەڵمانیا هەم لە بەریتانیا هەموو ئەو حکوومەتانی کە هەماهەنگی سەربازیان هەیە لەگەڵ تورکیادا بەتایبەت لە درۆنی بایرەکتەر TB2 دا کە بەشێک لە پارچەکانی مانوفاکچرینگی بایرەکتەر TB2 لەلایەن وڵاتانەوە دابین دەکرێت بۆیە دەبێت ناتۆ هێزەکانی ناتۆ و ئەو هێزانێکی هاوکاری سەربازی تورکیا دەکەن ئەوە چاک بزانن کە ئەو چەکانە لە دژی هیچ تیرۆریستێک بەکار نایە لە هیچ گروپێکی چەکداری بەکار نایە بەڵکو ئەوە لە دژی کووردە گرنگ نییە تۆچەی ئەوە لە دژی هاوڵاتی مەدەنیدا بەکاردێنرێ بۆیە ئەوانیش بەرپرسیارن و ئەوان نابێ بە ئیدانەکردن بەرپرسیارەتی خوان شانی خوان لە بەرپرسیارەتی خاڵی بکەنەوە بەڵکو دەبێ ئەوانیش هەڵوێستی جدیان هەبێ و ئەوانیش بەرپرسیارن لەو بابەتەدا تاوانبارن.